دیارە بەڕێوەبەرایەتی تەنفیزی شوان سەر بە فەرمانگەی تەنفیزی عێراقا کە هەمویان سەر بە وزاری عەدلی عێراقن. دیارە بەجهودی بەڕێز فاروق شوانی وەزیری عەدل و بەجهودی مدیری تەنفیزی عام و بەجهودی بەڕێوەبەری کوتاب عدولی عێراق ئەم دایرەیە کرایەوە لە شوان بۆ کار ئاسانی بۆ خەڵکی شوان و هەموو گوند و کۆمەلگای خەڵخاڵان لێرە بتوانن کار ئاسانی بۆ بکرێت بۆ ڕایکردنی ئیش و کارەکانیان. دیارە ئەو خەڵکی کەوا لێرە سوودمەندە ئێمە زیاد لە 15,000 خەڵک نیشتەجێی شوان هەیە، چی لە کۆمەڵگەی خەڵخاڵان، چی لە گوندەکان، چی لە مەرکەز ناحیە، بۆی کار ئاسانی ئیشەکانیان بڕاتە ڕێوە و نەچنە کەرکووک لەبەرەوەی لە دووری شوێنی دوورە لە ناحیەی شوانەوە. دیارە ئێمە وەکو دایرەی تەنفیزیان بەڕێوەبەرایەتی تەنفیزی شوان کە کرایەوە لەبەرەوەی کەوا ناحیەی شوان محکەمەی لێیە، چی هاوڵاتی قەرارێک یان حکمێ وەرگرێت لە ساڵحی بێ بتوانێت ئەبێ لە شوێنێ جێبەجێ بکە بۆی خەڵک کار ئاسانی بکرێت نەچێتە کەرکووک. ئێرمەداری جێبەجێکردنمان لێرە کردوتەوە یان مدیریەیە بۆ ئەوەی بتوانێت ئیش و کارەکانی ڕایی بکرێت و ئەو ئەرک و ماندووبوونە نەچێ بچێتە ناو کەرکووکەوە.